دەچینە ئەڵمانیا لەوێ شاندێکی بەڕێوەبەرایەتی خۆسەر لە ئەڵمانیان و هەروەها کۆبوونەوەیان دەبێت. ئەمڕۆ لەگەڵ پەرلەمانتارانی ئەڵمانیا کۆبوونەوەیان هەبوو. ئەڵا شاڵی پامنێری ڕوودا و لەگەڵماندایە ئەڵا ئەندامانی شاندەکە کێن و تاوەکو ێستا لەگەڵ کێ کۆبوونەتەوە. بەڵێ سلااوتان لێ بە من ئێستا لە پەرلەمانی فیدراڵم لە بەرلین خاتو ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی خۆستە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا و هەروەها ڕۆژهەڵات ئەفرین کە ئەویش لەگەڵ یایەتی لە شاندەکەیەتی پێکەوە ئەمڕۆ لەگەڵ جێگیری سەرکی پەرلەمان و لەگەڵ ئەندام پەرلەمانی فراکسیۆنە جیاوازەکانی ناو پەرلەمانی فیدراڵی ئەڵمانیا کۆبوونەوە باسی دۆخی ئەسەی سووریان کرد و داوایان کە لە حکوومەتی ئەڵمانیا هاوکار و پشتیوانیان بن لەم دۆخی ئێستا لە دوای ڕێکەوتنەکەی نێوان حکوومەتی سووریا و هەروەها هەسەدا. با من چەند پرسیارە ئاراستەی خاتو ئیلهام ئەحمەد بکەم. زۆر سوپاس خاتو ئیلهام کە لەگەڵماندا بووی. خاتو ئیلهام ئەمڕۆ ئێوە لەگەڵ جێگیری سەرکی پەرلەمان و چەندین ئەندام پەرلەمانی فراکسیۆنەکان کۆبوونەوە لێرە باسی دۆخی ئێستای سووریاتان کرد، باخی دۆخی ئێستای کۆبانەتان کرد، ئەوان چەند پرسیارێکی ئاراستی بەڕێزتان کرد. بە تەواوەتی ئێوە داوای چیەکەنەوە چۆن وڵاتانی ئەوروپا دەتوانێت پشتیوانیتان بکەن؟ ئێوە داوای کۆمیتێکی نێودەوڵەتیتان کە دەتوانی بەوردی بۆمان باسکەی؟ یەک دەرباری مژارێ ئاگربەستە کوچێ بووە اتفاقا کو 29 هەیڤا بهوری هاتبوو ئیمزاکردن. دوێ دەربارەدا یعنی یەک ji bo şopandina vê itîfaqê ku li warî pratik bê şopandin me daxwaz kir ku yani ev komîsyon bê avakirin û ji bo ku pişîwezekî rast itîfaq pêkwerî li ser vê esasî hebe. Ya din yani garantiyên distûrî pêwîstî pê hene bi taybet yani wek Kurd yani milletekî her daim li dervî destûr hatiye hiştin dervî yani hatiye înkar kirin zolmek mezin bi ser de hatiye niha îdî dewleta Sûrî ya nû dibe ku dewleteke rastî nû be yani Kurda înkar neke û mafê Kurdan dihêlî destûr de fermî bike. Her wiha di aliyê avakirinê de yani pêwîstiyê herêmê wek taybetmendiyê herêmên Kurdî ku çawa me di itîfaqa 29 mehê de nîvsan dibû melser li hev kiribû di çerçeva taybetmendiya herêmên Kurdî de alîkarî destek ji bo avakirin ji bo binêsazî bêkirin ser vê esasî ji daxwazê me çi باشە بەڕێستان داواتان کرد کۆمیتێکی کۆمەلگەی نێودەوڵەتی دروست بکرێت لیژنەیە کە چاودێری ئەو ڕێکەوتنانە بکرێت و بۆیە بچێتە بواری جێبەجێکردن چونکە بەڕێستان ئاماژەتان پێدا هەندێک لە خاڵەکان جێبەجێ نەکراوە هێشتا گەماروی سەر کۆبانێ هەڵنەگیراوە کێ ڕێگە دەگرێت لە کە لەوەی کە گەماری سەر کۆبانی هەڵنەگرێت و بۆچی تا ئێستا کۆمەلگەی نێودەوڵەتی نەیانتوانی ئەو لیژنەیە دروستکەن؟ نهاج بو yani çemberel ser kobanê texmîn dikim hinekî jî guhertinek rewşê de çê bûye lê şopandinê wê hîn pêwîst e ev komisyonê ku pêwîst e bê avakirin ev ya hêlî navdewletî de bi şêwazekî din şopandinek jê re heye lê zehmetî tê de hene ji bo ya me daxwaz kir ku ev mekanîzma bê avakirin ji bo ku gav bi gav hemî bişopîne. Yani xalên hene mesela de çareserkiriniyan de peyman yani itîfaqê de xalên girêdayî Şamê ne yani tevlîbûna hikûmetê ye her wiha temsîla di destûr de ye her wiha vegera penabera ye mesela xelkê Efrînin her wiha deverê dinin û serbest berdana esîra ye vana gavên ê ku pêk hatibin jî lê hindik pêk hatine dereng pêk hatine komisyonek hebe mesela vana bişopîne ve belkî zûtirîn wext mesela van itîfaqa gav bi gav hemî pêk werin. ئیلهام خان ئێوە پرسیارێکم هەیە ئێستا قامە دەستنیشانکراوە بۆ کۆبانی کە خەڵکی کۆبانێ نییە سەر بە ئۆپۆزیسیۆن و حکوومەتی سووریا دیاری کرد ئێوە ڕازین بەوە؟ دەبێ وەها نەبێ نە قەیمەقام و نەجی بەرپرسیارین مدیریەتên ê li herêmê hene yani ew bi xwe ger li gor qanûnê xwe bimeşin mesela قانون 107 قانون 107 حکمکی ریوبرنک هریمی اعتراف پیدیکه فرمی وان بخوخ ویا به شوازی قبول کرنه لی ویا رد کرن و جارک دی مرکزی نیزیک بون اویا و بخور آلوزیه که نو بینش بویا نه شوازه که بی قبول کرن. خاطر هم زۆر سپاس کە لەگەڵماندای ئێستا کۆبوونەوەی دیکە دەست پێ دەکات. باڵێ کەمێکی دیکە دەبینین ئێستا خاتو ئیلهام لەگەڵ بەرپرسانی
وەزای دەرەوەی ئەڵمانیا لە پەرلەمانی فیدراڵ کۆ دەبێتەوە چەند کۆبوونەوەی گرنگیان ئەبێت ئەمڕۆ جگەری پەرلەمان ئەمڕۆ ئاماژەی بە خاڵ گرنگ داوتی من ئێمە سوپاسی ئێوە دەکەن ئێوە نمونەن بۆ هەموو جیهان بۆ پێکەوە ژیانی پێکهاتەکان پێکەوە بۆ بوونی ژن لە هەموو بوارەکاندا و ئەمانیش خاتو ئیلهامیش لەرە داوای کرد کە حکوومەتی ئەڵمانیا پشتیوانیان بکەن کە ژن مافی هەبێت کە ژن لە پۆستەکان لە ئەتوان بڵێم لە فەرمانگەکانی حکوومەتی نوێی سووریادا بەشدار بن ئەمان باسی ئەو خاڵانیان کە ئەڵمانیا ئاماژ پێدا ئێمە دەمانەوێت لە پەرلەمانی فیدراڵ پشتیوانی زیاتر بۆ ئێوە کۆ بکەینەوە بە هەموو شێوە دەتوانی پشتیوانیتان بکەن ئێمە نابێ پشت لە ئێوە بکەین ئەمە زۆر گرنگ بوو و ئێستا گەلێک سپاس ئاڵاشاڵی پەیامنێری ڕوودا و لە ئەڵمانیا لەگەڵمان نەبووی.